Evar baş binərin heja xoş TV binərin badinan sad binərin evara badinan xoş halin caraka diyamoyin geçne fikuduj bu peşkeşkirna barname havaya rojana evara badinan binəran ve koyun zanın ku ev barnama rojana rabitin mevandariya kasane ki yana bijin çen kasana bu ekil feri güftügüya güvete çe güftügüya gireda bidem babetin roji ve yanşa gireda bizanin o zanyariyen mevanime bu peter xizmet kirna havayin heja xoş TV ابرو کامرا بوینه میوانداری مامۆستای زۆر بەڕێز مامۆستا هەرێم کەمال ئاغا ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی ماڵبەندی چارەیەکەتی نیشتیمانی کوردستان الدهۆکێ ئان هەیە خودێ بابەتی مەیە ئەبروکە دێ سەر وان سەرکەفتنا بیتن ئەوێن سەرکەفتنین بەردەوامین کوردێن ڕۆژ ئاوا ئەوێن کو ڤادیما چێبووینوێن بەردەوامین بەرین و کە هەروەسادێ بەحسێ ڕزگارکردنا گرێسپی بیت و گرنگیا گرێسپی و دێ هەروەسادێ بەحسێ وا سەرکەفتناکەین ئەوێن هەلبژارتنین با کووردا دروست بوین ئەوێن و هەدەپێ ڕێژا مازنە دەنگاب سەر دەست ئینای و کارڤەدانên wê serva serkeftinên vê dîmayê yên Rojava. Mamosta destpêkê tu gelek gelek xêratî ser sera serçava ev rû hebû êvara badînan. Zor spas êvara badînan katî hoş xweş. Zor zor spas. Mamosta endî destpêkê behsê wê çendekên ka serkeftinên berdewam evên taybet ku el vê dîmayê serkeftinên mezin ku Rojavayê Kurdistanê bi dest ve hatîne ku hêzên yekpekî rabûne em bêjin standina girêspî. Cenabê te va serkeftina çawa bînît û çawa tu qelem dey. Spas بۆ بەرنامەکەتان بێگومان ئەم سەرکەوتنانەی لە باکوور لە ڕۆژئاوا پرسێکی گرنگە یان جێگەی دڵخۆشی هەموو کوردە لە هەر شوێنێک بێ چونکە ئەگەر تێبینی بکەین لە ئەگەر بیکەنی دوو بەش یەکەمیان ئەگەر باکوور باسکەین کە تۆ پرسیارەکەت لە مەشدا بوو لە 85 تا 90 ساڵی ڕابردوو لە دوای دروستبووین دەوڵەتی تورک کورد لەوێ بە کۆمەڵێک ناوی جیاجیا ناوی هێنراوە کە لە ڕابردوودا ئەگەر تێبینی بکەین لە پێش دەوڵەتی تورک یان دوای ئەوەی کە ئیمپراتۆری عوسمانی ڕووخایانە سەردەمی ئیمپراتۆری عوسمانی تا ئەو کاتێن کە دەوڵەتی تورک دروست بوو تێبینی بکەین حزوری کورد حزورێکی جوگرافیانە مێژویانە دیرۆکیانە هەموو شتێک کورد لەو ناوچەیە وڵاتی خۆی بووە لە شوێنێک نهاتوتەوە دەتوان بڵێن پێش تورکەکانیش لەن کاتێک لە جنوبی ئاسیا ئەو شوێنانەی ترکە هاتون بۆ ناوچەیە کورد حزوری هەبووە کورد میرنشینی هەبووە کورد قەلەمڕەوی هەبووە کورد کەلتور و زمان و فەرهەنگ و ژیانی خۆی هەبووە بۆیە کاتێک گۆڕانکاری بەسەر ناوچەکە داهات و دوای شەڕی جیهانی یەکەم و دواتە شەڕی جیهانی دووەم کە کورد نەیتوانێت و پێویست لەم قۆناغا مێژویانە سوودمەند بێ بە تایبەتی باسی کە سەرەتاکەی بکەین شەڕی جیهانی یەکەم ئەمانە کاتێک کە بۆ داژبووین جوگرافیای ڕۆژهڵاتی ناوەڕاست زولمێکی زۆر گەورە لە کوردکورا لە سەر دەستی درهێزەکان و بە تایبەتی ئەم ناوچێژیان ئەم نەتوانێت کە لەم ناوچە وڵاتیان پێکەنە چ وڵاتی نەتەوەیی بێ بێگومان وڵاتی نەتەوەیان پێکەنە بۆی ئەمانە بوونە واقعی کە کورد هەست بە زولمێکی گەورە بکە کورد نەک هەر ناوی بسڕێتەوە لە مێژوو کە خاوەنی مێژوو ئەم ناوچە و جوگرافیا و خاک و واقعی ئەم ناوچەیەوە بەڵام زولمێکی ئێزگار زۆر گەورەی لێکرا لە 85 ساڵی ڕابردووی لە باکوور کورد بە تورکی شاخستانی ناوی بردراوە باش جۆرێک لە جۆرەکە ناوی بردراوە کەچی ئەم جاریان بۆیە دەڵێن سەرکەوتنێکی گەورەیە سەرکەوتنێکی پڕ بە پیس بە مانای مێژوو پڕخەباتی خەباتی نەتەوەکەمان لە باکووردێک کە ئەم جاریان کورد بە ناوی کوردی بە لیستێکی ڕێگە پێدراوی فەرمی ڕسمی لە ناو پەرلەمانی تورکیا دەنجی دەبێت ڕەنجی دەبێت ئێمە نابێ بڵێن ئەمە خێری پێکراوە ئەگەر ئێمە تێبینی بکەین واقعی ناوچەکە کەمێ بچینەوە بۆ ئەم گۆڕانکارانەی نابێ بڵێن وڵا ئاکپارتی خێری بە کورد کردووە ئێمە دەڵێن ئاکپارتی کرانەوەی زیاتر بۆ لەگەر ئەگەر بە تێبینی بکەن لەگەر مەهاپە لەگە جاپا یان لەگەر دەسەڵاتەکانی پێش دوادە ساڵی دەسەڵاتی ئەکەپا بەڵام گۆڕانکارەکانی ناوچە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست زۆر جیاوازی هەبوو لە سەردەمی ئەکەپا لەگەر سەردەمیان ئەربەکانیان تاسو چیلاریان برد ئەجاویدیان هەرێک لەوانی کە لە ڕابردوو حکومی تورکیای کردووە جیاوازیش زۆری هەبووە کاتێک قسەکەی محەممەد عەلی پیران وە بیرمان دێتەوە دەڵێ بەهاری کوردیە نەک بەهاری عەربی هەرچەندە محەممەد حەسەن هەیکەلیش لە وڵاتانی عەربی ئەم قسەی کردووە بەڵام ئەمە لە ڕاستیدا ڕاستیەکمان بۆ دەردەخا کە گۆڕانکاریەکان لە ناوچەکە دەبای ئەکپارتی ئەمەی پێ هەزم بکرێیان ئەمەی پێ قبول بکرێ گۆڕانکارەکانی ناوچە ئەگەر بۆ نمونێ وڵاتێکی و سووریا کە جیرانی دەوڵەتی تورکیا بهێنینەوە
تەنیا لە پێناو گۆڕینی سیستەمی حکومڕانی لە سەری 250,000 مرۆڤ کوژراوە لە پێناو تەنیا سیستەمی حکومڕانی لە سووریا لە سەری 250,000 کرد کوژراوە دەوڵەتیان هەبووە وڵاتیش عەرەبیش بە بەناوی خۆیان کە وادرن سەرۆکیش عەرەبیشیان هەبووە هیچ کێشەیەکی ناسنامەی دەوڵەتیان نەبووە بەڵام ناسنامەی پێناسەی سیستەمی حکومڕانیان کرد سیستەمێکی دیکتاتۆری حکومیان کردوون لەو پێناو خەڵکێکی زۆر جانی بەخشی کە تا ئێتاش بەردەوامە بەڵام ئەی بۆ لە تورکیەیە کە لە سەری 25 ملیۆن کوردی تێدایە بەڵام حەقی ئەوەی نەبێت لە پێناو ناسنامەی خۆی کە بە ناوی تووچی شاخەتانی ناوی بهێندرێ و دەوڵەتی نەبێت ژیانی نەبێ هەموو مافەسەرەتایەکانی پێشێر کرا بێ بەڵام ئەمە دەبێت خوێندنەوەی دی بکەین بۆیە لێرەدا ئەم گۆڕانکارانی ناوچەکە خێری پێ نەکراوە کە کورد دەبێت بە ناوی ئاشتی دیموکراتی دەگە کراوەتەوە کە ئاشتی بکرێ لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن ئەمە حەقێک بووە مافی بە پێدراوە لە چوارچوی ئەم مافەش ئەمڕۆ کە بەرجاریی سیاسیانە دیموکراسیانەی کردووە و لە ناو پەرلەمانی تووچە دەنجی دەبێت ڕەنجی دەبێت مناڵێن بەهشتا کورسیان بەهشت 100 کورسی دەتوانێت کوردیانە گەگریمان دەگەر لایەن چۆ بکە دەتوانێت یاساکان لە 550 کورسی تێپەڕێنێ نا بەڵام حزورە تعبیرە لە دەنجی کورد تعبیرە لە مێژوویەکی پرسەروەری نەتەوەکەمان لە باکووری کوردستان کە حەقی خۆیەتی و مێژوو دەسەرمێنێ کە کورد پێش نەتەوەکانی تریژ لەم ناوچەیە بووە بۆیە مافێکی سروشتی خۆمانە و ئەمە سەرکەوتنێکی گەورەشە بۆیە هەم جێگای پیرۆزباییە جێگەی دڵخۆشە هیوادارین دەوڵەتی تووچیش لە داهاتوو ئەم خوێندنەوەی هەبێت کە باسی دەکەین تەنیا بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی هاوڵاتیانی سووری ئامادەیان تێدا بوو 250,000 شەهید بدەن بەڵام بۆ کوردانی باکوور لە پێناو ناسنامەکەی خۆیان بۆ ئەوان حەقیان نەبێ بڵێ ئەمە خوێندنەوەی گوێ دەبێت منەت لە سەریەکتر نەکرێت ئەمان مافی سروشتی خۆیان و ئەمەژ مافی خۆیەتی خوێندنەوەی بۆ ناوچەکە بکرێ لە 6 وڵاتی ئێستا ناوچەکە خوێن و ئاگربانان و کارەساتە ئەمە سیرکە عێراق ئەمە یەمەن ئەمە لیبیا ئەمە سووریا ئەمە سوودان ئەمە مسر بە شێوەیەک ئەمە تونس بە شێوەیەشتر هەموو ئەو وڵاتانە بابەتێکن کە دەتوێت ئەگەر فرسەت بۆ قسەی پێوە دەکەین بە پێ گۆڕانکە ئەمە وەکو باکوور جێگەی شانازیەوە بە هەموو شماوەکو ئێمە کوێکی نیشتمانی کوردستان پێمان خۆش بووە سەرکەوتنی باکوور بە سەرکەوتنی هەموو نەتەوەکەمان دەزانی دەست بە هەر تاکێکی کورد دەزانی لە هەمان کاتیشدا بە سەرکەوتنی پرۆسی ئاشتی دیموکراتی دەبینین کاتێک کە دەڵێن کورد لەوێ حزوری هەبێ لە سەرمێزی گفتوگۆکردن بە فەرمی بێ پێچپەنا بە ئەم گفتوگویانە زیاتر بتوانرێت لە داهاتوو قۆناغی ئاشتی چارەسەری دیموکراتی زیاتر بچێتە پێشەوە و قۆناغێک بتوانین هەم دەوڵەتی تورک لەم قۆناغە هەستیارە تێبگە کە مافی نەتەوەیەک مافی نەتەوەیەک کە لە هەموو مافە سەرەتاییەکان بێبەش کراوە ڕۆژێک بە ناوی شاخی تورکی ڕۆژێک بە ناوی تێر ڕۆژێک بە ناوی نەبوونی کورد ڕۆژێک بە ناوی هەبوونی کورد هەموو ئەوانە دەبێ هەڵوشێتەوە و دەبێت ئێستاکە دام بەم ڕاتیدامنی کە کوردیش هەمان ئەم نەتەوەیە کە خاوەنی ئەم خاک و ئەم نیشتیمانەیە ئەم شوێنەیە هەر خۆیتی بەشدار بێت لەو دەوڵەتێکی ئێستاکە هەر تەنیا کوردنی بن نەتەوەکانی تریشکە تێدا دەژێت زۆر مامۆستا ئەم دەهێنە بەسەر ڕۆژئاوا بەسدە ئەم چنگ و جانابێتە ئەم بەسێ بێژین بەحسێ باکوور کرد ئەمدا دەمەکی بمینە سەر بچەندێ سەرکەفتنە ئەم بێژین هەدەپێ ئەلباکوور ئێدی دی چ نێڕین بوو هەبیت وڵاتێن دەردور وڵاتێن زەڵهێزین جیهانی ئەڤروپێ یانە بژین ڕۆژێک و کووردا بربەستی 10 ساڵێت تورکیا شکاندی ئێدی وێت وڵات خەلک جیهان چ چاف سەحکەنە کووردا ئەرێ هەر ئەو سەحکە نەبیت ئەوە بەرین و کەم بژین هەر شاندەک و هەر سەردانەکە بوو وڵاتی تورکیا هەبووی هەبوون و نەبوونە کووردا گەلک بژین لاوازی بە سەکریان ئێدی وێت ئەو تشتە بێتە گۆڕێن ڕاستە هەشتێک کورسینە ئەوێک و جانابێتە گوتی نەشێت وا قانونا بچەسبینیت ئەوێن هەری مازن بەس ئەم بژین حضورە بەس ئێدی کورت و ئەم بێژین کەرمانچوەکی ئەم کوردی بژین نێڕینە وڵاتێن جیهانی نێڕینە وڵاتێن دەردور نێڕینە هەر هێزەکە جیهانی دێچاو بیتم بۆ دۆزا کوردی بگشتی بە شێوەیەکی گشتی دۆزی کورد ئەمڕۆ لە قۆناغێکی پێشکەوتن و گۆڕانکاری و پێشبینی باشتر لێ دەکرێت ئەنی نمونەیەکێنی بۆ نمونە ئەگەر تێبینی بکەین لە ڕۆژهڵاتی ناوەڕاست نمونەی وڵاتێکی کو لیبیا وەرگرین وڵاتی کو لیبیا کە زۆربەی هەمە زۆری عەرەبە هەمووی مسلمانە و هەموو سونەشە لەمە گومان لەوە ناکرێت ئەگەر تێبینی بکەین لە ڕووی لە بواری اقتصادیوە لە بواری ئابووریوە وڵاتێک 1950 کیلۆمتر لەسەر بەحری متەوەستایە شەشەم وڵاتی احتیاتی نەوتە دووەم احتیاتی بە ئەفریقیایە 6 ملیۆن کەسی تێدا کەچی سیر کە ناتوانن ژیان بەڕێوە بن ناتوان وڵاتێک بەڕێوە بن کە ئەم خێری و بیر و بەرەکەتی تێدا ئەمە ناوچەکە ئەگەر تێبینی بکەن کورد بەرامبەر نەتەوەکانی تر ئەوانەی کە دەوڵەتیشان هەیە چ وەکو دەوڵەتی عەرەبی چ دەوڵەتی تورکی چ دەوڵەتی فارسی
کول لەم نێواندا ئەمڕۆ ئەگەر تێبینی بکەین بەرامبەر بە شەڕی تیرۆش کول لە ڕێزی پێشوەدا لەسەر ئەرز ئەمڕۆ کول لە هەموو شوێنەکان تر عێراق ئەمڕۆ دەوڵەتە بەڵام ئەمە سەرکەوتنانەی کورد ئەمڕۆ بەدەستی هێناوە بەرامبەر چەتەکانی داعش لە سەنگەرەکانی پێشەوە چ لە ڕۆژ ئاوا چ لە شنگال چ لە تا دەگاتە مەخمور و با بڵێن بەعشقە و محوەری خازر تا دەگاتە جەلەولا و سعدیە ئەم سەنگەرانی کە بە کەمترین چەک و تفاقی زەنجی بەدەستی هێناوە دەوڵەتێکی عێراق بەدەستی نهێناوە دەوڵەتێکی سووریا بەدەستی نهێناوە ئەمە بە مقارنە لەگەر نەتەوەکانی ترە ناوچەکە بوونەتە ئارامی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بوونەتە پێشەنگی بۆ شەڕی دژی تیرۆر و بوونە پێشەنگە کە ئەم نەتەوەیە ئاشتیخوازە ئەم نەتەوەیە دەتەوێت لە ڕێگای هەڵبژاردن لە ڕێگای دیموکراسی لە ڕێگای مافەکانی خۆی بۆ نمونە باسی هەدەپەمان کرد لە تورکیا بە شەڕ داخوازی نەکردووە چەندین ساڵە شەڕی پێسەپێنراوە لە نێو بردراوە ئەمە لە ئێران ڕۆژانە گەنجەکانمان لە سێدارە دەدرێن ئەمە لە تووچە لە ڕابردوو خوێنە بەڵام کورد لێ تاگلایەنەن شەڕی ڕاگرتووە لە چەند مانگی ڕابردوو تۆمێنێ لە ساڵێکی ڕابردوو چوار هێرشی یەک جیاجیا کراوەتە سەر هێزەکانی گەریلەکانی پارتی پەکەکەی کوردستان باڵین پەکەکەی پارتی کرێکاران لە جۆلەمێرێک لە شەڕناغ بە فڕۆکە بامانە کەسی وەڵامی نەداوتەوە کەتی تاگرایەنە شەڕیان وەستاندووە هەر لە پێناوەی ئاشتی سەر بگرێ لە پێناوەی ئەم پرۆسەی کە ئەمڕۆ لە باکوور بەناوی ئاشتی دیموکراتیان بەناوی چارەسەری ئاشتی دیموکراتی کە ڕایەگەاندۆ و بەڕێز ئۆزەران سەرپەرشتی دەکەوە لە سەرەتادەوەکە و هەمیەکی نیشتمانی کوردستان جەنابی مامزرال پارتە سیاسەکان لە باشوور بە تێکرا پشتگیری پرۆسەی ئاشتیان کردێ لە باکوور ئەمە کارێک کە پێم وایە ڕنگدانەوەیەکی پۆزەتیفی هەیە لەسەر کورد لە ناوچەکە و بە مقارنە لە وڵاتانی تر کە نمونەی لیبیان هێناوە نمونەی عێراق کە وڵاتێکە تەنیا لە 2003 تا ئێستاکە بەدایان و سەدان جیالەوەی کە دکتاتۆرەکان لە سەردەمی سەدام و حوسنی مبارەک و قەزافی نازانم ئەوانەی بەشار و کە چ خەڵکێک لە پێناوە لە پێناو لە چ خەڵکێک ژێر دەسەڵاتی ئەوانە لە ناوچووە بۆیە کورد لە ناوچەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو نێتەوەکانی تر زیاتر داواکاری ئاشتی بووە لە ڕێگای ئاشتی و دیموکراتی بتوانانی مافەکانی خۆی دەستەبەر بکە نمونەی و هەدەپە نمونەی لە باشوور نمونەی لە ڕۆژ ئاوە ئەمڕۆ کورد لەوێندەرێ بۆتە پێشەنگێک کە هەم پێشکەوتنەکان و سەرکەوتنەکانی و هەم ئەمانەی بۆ نمونە لەم کانتۆنانەی کە لە چەند ساڵی ڕابردوو نمونیزەجێکی زۆر جوانە کە تۆ باسی حکومڕانی ئەوام کێکێ دوای دێنە سەرێ کە ئەوانەی لەوێن هەم ئاسوورەکان هەم تورکمانەکان هەم عەرەب کە کورد ئیدارەیەکی چەند جوانی داوە لە کانتۆنەکان چۆنی ئەوکن کەمەش قۆناغی کە دۆخێکی نوێ دێتە ئاراوە بە تایبەتی لە دوای گرێسپی و کە بەتنەوەی کۆبانێ و لەگەر حەسەکە و ناوچەکانی تر بێگومان ئەمە قۆناغێکی دواتر قسەی پێوە دەکەین ئەوەی کە تۆ پرسیاری زیاتر بۆی کۆتا لەسەر ئەوەکەی تۆ کورد بۆتە فاکتەرێکی ئاشتی و برایەتی بەهێز لە ناوچەکە و ئێمە دەتوانم بە دەقیق ئەم قسەیە باوەڕم پێچوو کە بەشێکی زۆر لە پرۆسێدا بووم کورد بوو دەستوری عێراقی سەرکەوت ینی کورد بوو بە هۆی سەرکەوتنی دەستوری عێراق بوو نمونە خۆ مووسڵ ئەو کاتە ئەگەر کورتیان نەبا وەکو ڕوومادی و سڵاحدینی بەسەردەهات لەوە ڕەفسی دەستور سێ شار ئەم پرۆژ دەستوری عێراقیان ڕەت کرد باوە ئەمە لە ناو دەچوو کورد بوو بە سەرکەوتنی پرۆسەی سیاسی و دیموکراتی لە عێراق کەچی ئەوان قبولیان نییە ڕۆژێک بەناوی شەڕی سونە و شیعە ڕۆژێک بەناوی شەڕی سونە خۆی خوان ڕۆژێک بەناوی گروپە ڕۆکان ڕۆژێک بەناوی قاعیدا ڕۆژێک بەناوی پاشماوەکانی سەدام هەموو ئەوانە هەرچەندە من قەنەعەت خۆم هەیە لە داعش و قاعیدە چکە هەموو ئەوانە پاشماوی سەدامن لەوانە خۆیان کۆکرد بەناوی جیاجیا بەڵام ئەمانە نمونەیەکن کە لە عێراق چۆن وڵات بەڕێوە دەبن یان چی ئەکەن یان چیان تا ئێتاوە دەرتێنەوە بۆیە کورد بە بەرامبەر هەموو ئەو نەتوانەی لە ناوچەکە زیاتر ئاملی خێر و ئاشتی و ژیان و تەسامح بووە کورد ئەگەر تێبینی بکەین لە هەموو زولمانەی لی کراوە ڕۆژانە گەنجەکان لە سێدا دەدەین بەڵام تو دوێنێکە لە تەقینەوەکەی ئامەد لە ڕۆژی کۆبنەوە فراوانەکەی کە وا بڕیار بۆ ڕێز لە دیمەتاش کۆبنێ بکە هاتم بە تەقینەوە وەڵامیان دانەوە کە کۆبوونەوەیکی فراوانە بۆ هەموو حزب ویلایەنەکان لە تووچە کۆبوونەوەی فراوان هەبووە کۆبوونەوەی بەردەوام هەبووە بەڵام تۆپتەقەیەکی مناڵان ژەتەقێتەوە کەسی لە سەعاتێکدا دوو تەقینەوەی ئەو بۆ کە بووە لە سەری 400 بریندار و 4 شەهید بۆیە ئەمە ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەگە باسکەین ئەمە خوێن و فرمێسکی خەڵکە دەڕژێ بەدەست دەسەڵاتدارانی ئەم ناوچەیە بەڵام کوردیشە داوای ئاشتی و برایەتی و پێکۆژیان دەکەن زۆر جان
مامۆستا تۆ وەکو ئەندامی سەرکردایەتی و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزیێ پرسیارێش جەنابێتەکەم تاتا گوتن ناوە ئەم بژین هەرێما کوردستانی دەما بانگەشە هەلبژارتنە تورکیا و ئەم بژین تایبەت بوو هەدەپێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ کەسان فڕێکردبوون الڤێری بووەیەکێک و بانگەشێ بوو هەدەپێ بکەن الڤێری تاتا گوتن کو ئەڤە مزاهدەکە سیاسیە ئێکەتیات کەتن باشە هەڵویستێ لایەنێ سیاسیان ئەم بژین پشتەوانیا هێزێن یەن باشوورێ کوردستانی هەرێما کوردستانی بۆ هەدەپێ گرنگیا خو چەند هەبوو کو هەدەبە بشێتن vê ڕێژا دەنگا vê ڕێژا کورسیا بدەست ببینیدن دوو ئەوەیان بابەت یەکەمیان کە ئایا مزادەیە نامە ئەگەر کەمێک مێژوو یەکێتی و خەبات و بەرخۆدان یەکێتی لە ڕابردوو تێبینی بکەی ببینی تێدەگەی ئەمە مزایدەنیە کاتێک برایانمان حزبی دموکراتی ئێران لە ئێران کاتێک کە پێویستی داوا لە هێزەکانێکی نیشتمانی کوردستان کە لە ساڵەکانی هەشتا و یەک و دوو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هێزی پشتیوان بێ سێ و دوو بێ تەڕەدد تو چەندین شەهیدی لە کونە مشک و لە منطقی ئاڵۆتان و سەرحدود لەگەر برایانی حزبی دموکراتی ئێرانی داوە کاتێک کە لە باکوور ساڵی 95 لە کۆبوونەوەک لە کۆبوونەوەکان بە وڵاتی زیاد ئەوروپیش و وڵاتی تورک و کوردیش کە لێک لە کۆبوونەوەکان لە دبلن زۆر لە سەرەکیتی بەگران یعنی زۆریان ئەوڵدا کەتێکی نیشتمانی کوردستان تەنیا قبولی بێ کە بڵێ پەکەکە تیرۆریستە حدودی ئیبراهیم خەلیلیان بۆ دەکرێتەوە هێڵێکی ترم بە ڕاستەوخۆ ئیبراهیم خەلیل دەکرێت بە دوو بەش لە پێنا ئەوەی کە تەنیا یەکێتی نیشتمانی کوردستان ڕەزامەند بێ کە بڵێ پێچێتی پەکەکە تیرۆریستە بەڵام نە ئەمەی قبول کرد و نە ئەمەش ویست کەتێکی نیشتمانی کوردستان سەرباری ئەو کاتێک کە لە ڕووی ئابووری و ژیان و وەزیفە و کار و بەڕێوەبردننی ئیدارە کاتێک کارێکی ئێزگار قورس بوو شەڕشی بەس لە شەڕێکی نەگریسی ناوخۆشدا بوون کەچێتی ئەمەی قبول نەکرد نە ئەو کاتە خۆ کەس پێێنگە مزایدەیان مزایدەنیە ئەمە مزایدە نەبوو ئەو کاتە ئەم کاتە خۆراگری ویژدانێک بوو کە تۆ چۆن بتوانین وێنەری لایەنێک بە تیرۆرس قبولکەی ئەمە ئێتاش کە دەکەین چ بۆ ڕۆژ ئاو چ بۆ ئەمە لە حکومە بدە فکرە لە یەکی نیشتمانی کوردستان ئێمە ئەگە بتوانین هاوکار بێن هەمە هاوکاری بتوانین هاوکارێک پێشکەش بکەین بۆ کوردانی باکوور بۆی بۆ دەستەبەرکردنی مافەنەتەواتەکانیان بۆ درێخی بکەین ئەگەر ئێمە بتوانین هاوکار و هەمانجێتمان پێ بکرێ بۆ ڕۆژ ئاوا کە کردومانە بەردەوامیش دەبین ئای بۆ نەیکەین ئەمڕۆ کورد لەوێن دەرێ کە لە ڕابردوو لەژێر دەسەڵاتەکەی بەشار تەنانەت بە ناسنامەیەکی پێڕاوانێ دراوە ئەمڕۆ کورد لەوێ کۆنتانی هەیە بۆ پیرۆزبایی و دەستخۆشی لێنەکەین ئەمڕۆ کورد لەوێ سەر دەکەی ڕۆژ بە ڕۆژ سەرکەوتنی گەورە تۆمار دەکەوەکو پێرێکە کە گرێسپی سەرکەوتنیی ئێزگار مەزم بوو بۆ پیرۆزبایی لێ نەکرێ کەچی سەیری ئەوە عێراق کە بە هەم چەک و جەبەخانەی خۆی ناتوانێت ڕۆمادی و ئەو مووسڵ ئەو سڵاحدین تەنانەت چەند پێشوەچوونێک ببینی کەچی لێوێن دەرێ ڕۆژ بە ڕۆژدایان کیلۆمەتر پێشوەچوون دەبیندرێ ئەی ئەمە بۆ جێگەی دەستخۆشی نەبێ کە کورد ئەمڕۆ بێ لەسەر قاچ خۆی بوەستێ خۆی ئیداری خۆی بدا بۆ ئەمە جێگەی دەستخۆشی نەبێ ئەمە کوێچێتی نیشتمانی کوردستان ئەمە نەمزادەیە لەسەر کەسی دەکەین بەڵکو ئەمە مەسەلەیەکی فکری مەسەلەیەکی نەتەوایەتی مەسەلەیەکی هاونیشتمانی هاونەتەوەیە وەکوێکی نیشتمانی کوردستان تەبەنی ئەو فکر و ئەومان کردو بتوانانی لە چوارچێوەیە کە نەبێت خەرقێکی یاسایی دۆلیان پێشێرکردنی یاسای ئەم بۆ ئەم وڵات یاسای دۆلی ئەمە بە ماپێکی نەتەوەی خۆمان دەزانین بتوانین هاوکار بین هەمەهات بین و ئەمە کارێکی بەڕەوای دەبینین نەمزایدە لەسەر کەس و نە لە ڕقی کەس شێ بەڵکو لە خۆشەویستی کورد لە هەر کوێیەک بێ ئەمە وەکوێکێتی نیشتمانی کوردستان لەگەر دروستبوونیەوە ئەمە قەنەعاتێکە وەکو فکر وەکو تەبەنی ئەو فکری کردووە بتوانین لە ڕۆژهەڵاتیمان پێ بکرێ بە کوردانی دموکرات بیکەین بۆ کوردانی ڕۆژهەڵات بیکەین لە باکوورچیمان پێ بکری بیکەین لە ڕۆژ ئاواتیمان پێ بکری بیکەین و لە ناوخۆشمان لە پێناو ئاشتی و ئەوە زۆرمان لە پێ لەو پێناوە ئەوە هاتیقربانی داوە ئەوە باشوور بوو هاتیکردن بەیان ڤیا بۆ هێشتا بۆ هات ئەمەی کە لە باکوور و باسم کردێتی نیشتمانی کوردستان کاتێک کە بچەند کادرێک بەشداری کرد بێگومان ئەمە ڕنگدانەوەی دەبێت کە کاتێک کە کورد لە باکوور دەبینێ لە باشوور براکانیان هاتوون بۆ هەماهەنگی و هاوکاریان ئەگەر ئەمەش لە ڕووی هەستی نەتەوەیی شعوری نەتەوەیی جورئەتێک حەماسەتێک بەخۆی دەدە کە من لە باکوور لە باشوور لە شوێنەکانی تر پرگیری بکرێت ئەی بۆ خۆم پرگیری دیستەکەی خۆم و نەتەوەیکەی خۆم و ڕابردوی خۆم نەکەم بۆی ئەمە پێم وایە ڕنگدانەوەی باشی هەبوو و ئەمەش برایەتی زیاتر دروست دەکرد لەنێوان باکوور و باشوور و ئەمەش وەکو یەکێتی نیشتمانی کوردستان چۆن لە سەرەتاوە کە
جەنابی مامدار و ئەندازیاری ئاشتی وەسف کراوە لەسەر دەمی خواڵی خۆش و تورکە دۆزاڵ ئێستا شەمان ئەم بیرۆکەمان هەیە و قەنعەتیشمان وایە لە ئاشتی لە باکوور تەنیا با چەک ناکرێت بەڵکو بە دایلۆک و دانوستان و لێگەیشتن تەفاهم دەکرێت ئەمە قەنعەتی ئەمەیە ئەمە لەوەی نیە کەمە بتوانین لێ ببینە سەبەب بۆ تێکدونی پرۆسی ئاشتی نەخێر بەڵکو کاتێک کە دەڵێن سەرکەوتنی پرۆسی ئاشتی لە سەرکەوتنی کوردە لێوێندرێ لە سەرکەوتنی یان لە داخوازی و جێبەجێکردنی داواکارەکانە بە شێوەیەکی یاسایی دەستوری کە لە پەرلەمان جێگەی بکرێتەوە ئەم دانیشتانەی کە لە ڕابردوو ئیمرالی دەوڵەتی تورک کورد تا ئێستاکە بۆ بە فەرمی نەکرێت بۆ دەوڵەت بە فەرمی ئەم دایلۆگانە نەناسێنێ و ئێمە حەقێکی شەرعیە و ئێمە وەکو کورد بتوانین پشتگیریان بکەین ئەمە مەسەلەیەکی مەبدەئیە مەسەلەیەکی فکریە مەسەلەیەکی هاونیشتمانیە هاونەتەوەیە حەقی خۆشمانە کردوشمانە لە داهاتوش چیمان پێ بکرێت زیاتر دەکەین زۆر جانە مامۆستا ئەڤاکو ئەم بێژین سەرکەفتنە دەست کووردا بە هاتی ئەلباکوور تو بێژی ئەڤە تەواقع دەولەتە تورکی بۆ یعنی هەزتگرن کودێ ئەف سەرکەفتنە هەبیت ئەڤە ئێک و هەمان دەمدا ئەڤە چەند مجازەفە بوو هەدە پێگیری چون هەگەر هاتو خودی نەگەرە الحەمدولله ئەم بێژین سەرکەفتنە بەس هەگەر هاتو بدەستڤەنەینە بە طبيعي مصيري كردا دا لواز بي دا قال كرد الباكور لواز بن هكر بربستا دهش صدين نهاد با ام بيجين شكاندن ايك ام بيجين دولة تركي چاوا هزر كر كودي دهش صدي اينيتن و تمان دم دا اوه چند مجازفه بو كو هدف بي خوبي وگري بێگومان دووسێ بابەتی گرنگ کەبوو لێرانە یەکەمیان ئەوە بوو کە ئەم پرۆسەی ئاشتی بۆ کاتێکی زیاتر لە چەند ساڵ ئەو دەرەنجامەی نەبوو کە بێتە مای دڵخۆشی کە با بڵین گریمانەگەر دەوڵەتی تورک لە چوارچێوەی کە ئەکپارتی حکوومەتەکەی پێکەنابوو ئەم سەرکەوتنێکیان ئەم داخوازی کە کورتە بێتە ئەستاوە ئەم وڵامەی بەدەست نەکەشت بوو ئەمە یەک دوو لەبەر چاوی هەموو دنیا و وەکودانی باکوور و ڕۆژئاوا کاتێک کە چەتەکانی داعش لە کۆبانی و شوێنەکانی تر نەک با بڵێن ئەتوانین بڵێن گرنەوەی دەرگا لەسەر هاتوو چویان و لە ئەوروپا ڕێگەیەک تاکە ڕێگەیەکە بۆ گەیشتن بە خاچی سووریا ئەمەش خاچی تورکیا بۆ بەکارهێنراوە چەتەکانی داعش زۆر سوودیان لە خاچی تورکیا وەرگرتن بۆ گواستنەوەیان چوون و هاتنیان لە ئەوروپا ئەمانە بە تایبەتی بۆ نمونە کاتێک کورد کە بینیان لە ڕۆژئاوا هاونیشتمانەکانیان هاونەتەوەکان دەستێ شەهید دەبن بریندار دەبن لە بێ هیچ ئیمکانێتێک دەسووتێن شەهید دەکەین بە دەستەکانی داعش ئەمانە هەرتێکینەتەوەی بەهێزی دروست کرد کە دەبواە لەم کاتە دەوڵەتی تورک پشتگیری کورد ڕۆژئاوای بکردبایە ئەکەچی تا حدێک پشتگیری کرا بەڵام ئەم پشتگیریە دوو لایەنە بوو ینی دەکرا کورد زیاتر بەوە ببینی کە هاونیشتمانێت کە چەتەکانی داعش بۆ ڕێکخراوی تیرۆریستی باوەڕ ینی سەلیمەندراوە لەلایەن ئەنجومەنی ئاسایی لەلایەن نێتەوە یەکگرتووەکان هەموو وڵاتانی دنیا هەموو اتحادی ئەوروپی ئەمریکا هەمویان هاوپەیمانێتێکی گەورەیان دروست کردووە ئەبوو تورکیا لە چوارچێ ئەم هاوپەیمانێتە بە نەک لەوەی کە کورد و چەتەکانی داعش و کوێ ببینی کە خۆشی زۆر جار کوتی من هیچ جیاوازێک نابێنم لەگەر چەکدارەکە تونندڕۆکانی باسی پەکەکە و یەپەگە و ئەوانەی کە لەسکان چەتەکانی داعش ئەمە هەستی کوردی لە باکوور هەستی کوردی لە باشوور هەستی کوردی لە ڕۆژهەڵات هەستی کوردی هەر کوێکەی بریندار کرد هەستی کوردی هەر کوێکەی بریندار کرد کە تۆ چەتەکانی داعش بسەر هاوشانکەی لەگەر پەکەکەیان لەگەر شەربانەکانیان لەگەر کوردێک لە هەر شوێنەکەی بۆی ئەمە ڕنگدانەوەیەکی ئێزگار خراپی هەبوو لەسەر ئەمە بۆی ئەمە کورد بەوەی هەستی پێکە کە بریندار دەکرێت هەست پێکە کە زۆمیە دەکرێت هەستی پێکرد کە ڕۆژانە بەرچاوی دنیاوە شەهید دەکرێت بەڵام خۆشبەختانە هاوپەیمانەکان چۆن ئێستاش بەردەوام پشتگیرن بۆ سەرکەوتنەکانی ڕۆژئاوا بۆ یەپەگە و گەریلاکان شەڕبانان ئەم سەرکەوتنە بووە قۆناغێک بۆ کورد وەکو باسم کرد جیا لەگەنێتەوەکانی تر لە وڵاتانی تر نمونی وڵاتی لیبیان هێناوە بۆیە کورد ئێستاکە فاکتەرێکە بۆ ئاشتی فاکتەرێکە بۆ سەرکەوتنی بەسەر سەتەکانی داعش بە سەرکەوتن بەسەر تیرۆر توان بڵێن تاکە هێزە لەسەر ئەرزی گرتووە تاکە هێزە شانبەشانی هاوپەیمانی دژی تیرۆر کورد لەسەر ئەرز ئەم مەهامەی پێست پێدراوەیان ئەم هەمەی ئەتۆ گرتووە تێبینی بکەین لە کۆبانی تا دەگاتە جەلەولا ئەم 1500 کیلومتر کورد بە کەمترین ئیمکانێتی و مستەزەماتی سەربازی شەڕی چەتەکانی داعش دەکە کە ئەمڕۆ ئەم چەتانە ترسێکی گەورە لەسەر مرۆڤایەتی ترسێکی گەورە لەسەر هەموو جیهان بۆی ئەمانە وەکو باسم کرد
توانی ئەم هەستنەتەوایەتیە و ئەم هەستنەتەوایەتیەشمان و بریندارکردنی ئەم شعورەی کورداواری کاریگەری زۆر خراپی هەبوو سەرکەوتنیش ئەم سەرکەوتنەوە حەق خۆشیانە ئەگەر گریمان مەسەلەی تیرۆر و مەسەلەی چەتەکانی داعش هەر نەبێ بەڵام ئایا کورد بۆ حەق خۆی نەبێت دەنگ بە لیستی کوردی بدە بۆ حەق خۆی نەبێ ئایا بۆ لێرانە لە باشوور لە کوردستانی عێراق ئێمە چەندین لیستی کوردیمان هەیە پێم وایە ڕەوا نابین تۆ لێران دەنگ با لیستێکی بەسرا بدەیت کە هیچ حزوریی لێرە نەبێ لە ڕووی خزمەت لە ڕووی مێژوو لە ڕووی کەتوو لە ڕووی کۆمەڵێک واقع توپتی دەنگ بە لیستێک لە باشوور لە بەسرا بدەیان لە ڕووماتی بدەیت ئەمە میچینە مەسلەیەکی نەتەوایەتی بێ مەسلەیەکی نیشتیمانی بێ مەسلەیەکی تەزاماتیش ئەخلاقی بێ کە کورد حەق خۆیەتی لیست بە دەنج خودە ئەمە لەلایەک وەکو باکوور ئەگەر بۆی نەبات وەختەکە زۆر ماوێ ئەگەر بچینە ڕۆژ ئاواش بەڵێ دەچین ئەوەی کە باکوور کۆتایی قسەکەمان لەوە دەبینم کە سەرکەوتنی باکوور سەرکەوتنە بۆ پرۆسی ئاشتی سەرکەوتنە بۆ وجدان و مێژووێک کە سەردەمانێک کە چەندین دەیە زۆرمی لێ دەکرێت چەندین دەیە زۆرم لە کەلتور لە مێژوو لە خەبات و لە بەرخۆدانی ئەم ناوچەیە دەکرێت کەمیش حەق خۆی بۆکو ئەو نەتوانێت تر لەسەر ئەم خاکە حەق خۆیتی نە لە کاتێک کە مرۆڤایەتی لە ناوچەی قەوقاز کە دابەشبوون و بەشێک بۆ جنوبی ئاسیا و بەشێک بۆ ڕۆژ شوێنەکانی تر کوردیش لە پێش ئەوان هاتوو لە دوای ئەوان نەهاتووە بۆی حەق خۆیەتی ئەمیش لەم خاکە ماتی هەبێ لەم خاکە ژیانی هەبێ لەم خاکە مرۆڤەکانی تر بتوانین بژین وەگە کەمترین دەتوانین بڵێن بچووکترین مافی مرۆڤێکە کە توانێت دەتەبەرکراوە کە تا ئێستا دەتەبەر نەکراوە مامۆستا دەما سەرکەفتن چێت بن حقیقەت یعنی مرۆڤ دڵخۆش بیتن و مرۆڤ هەوڵە دەتک و ئەبێژین سەرکەفتنێن مازنتر چێ بن تو دبینی ئەڤا کو الباکوور چێبووی ببیتە دافعێکی ئێکسەر پشتەوانێکی ئێکسەر کو هێزین یەپەکێ الباشوور بشێن ئەبێ سەرکەفتنا vê دیمایە تایبەت ئەوە بەری سێ ڕۆژە کو گرێسپی هەمیە کۆنتڕۆلکەن تو بێژی ئەvە ببیتە ئەگەرێکی سەرەکی کو گرێسپی بڤی شێوەی بێتە کۆنتڕۆلکردن کو گرێسپی بخالەکە هەرە گرنگت تێتەزانین هەر کەسێک و گرێسپی دەسی دەوێت بەلکو سەرکەفتنێن مەزن بۆی تێتە هەژمار سەرەتا هەم پیرۆزبایان لێ دەکەین هەم جێگەی دڵخۆشی هەموو لایەکمانە سەرکەوتنە یەک لە دوای یەکەکانی ڕۆژ ئاوا لەسەر کوردی ڕۆژ ئاوا جێگەی زۆر جێگەی دڵخۆشیە بە تایبەتی شەڕڤانانی یەپەگا ئەمە قۆناغێکی جیاواز لەگەردوێنێ بە تایبەتی گرێسپی کە گرێسپی لە ڕاستیدا لە مێژووی نزیک تعریب کراوە کەمان ناوچەیەکی 100% کوردیە بەڵام بۆ دابڕانی کۆبانێ لە سەرەکانی بۆ دابڕانی ئەفرین لە کۆبانێ بۆ دابڕانی هەموو ئەم ناوچە تعریب کراوانەی کە ڕژەمەکەی بە شار هێناوێتی جێنشینی کردوون یاواتە ناوچەی کوردی دابڕاندووە لە یەکتر لە منطقەی جەرابلوس هێناوێتی لە منطقەی تێل ئەبس هێناوێتی لە منطقە ئەمانە هەمووی دەستکردن لە مێژووی چەند ساڵەی نظامەکەی با بڵێن دەوڵەتی سووریا حافز ئەسەد ئەم هێناوێتی بۆ تعریبکردن و بۆ سڕینەوەی ناسنامێنێتەواتی بە یەک جارێ کە لە ڕابردووش کە قەت باوەڕ بۆ نەبووە کورد خاوەنی ناسنامەیەکیان کوردبوونی هەیە لەسەر خاچ ڕۆژئاوا کە وڵاتی خۆیی و خاچ خۆیەتی بۆی ئەمە ڕەوان لێک شکاندنی ئەمانە بە تایبەتی ئەمڕۆ کە چەتەکانی داعشەمان ئەم پەیڕەوەیان جێبەجێ دەکرد کە لە ڕابردوو نظامی بەعز جێبەجێ دەکرد جێگەی دڵخۆشیە جێگەی پیرۆزباییشە دیار ئەمە بە خوێنی فیلمێکی چەندین دایکە شەهید و شەید ڕۆڵەی قارەمانی کوردی ڕۆژ ئاوا تۆمان کراوە جێگەی ئێزگار دڵخۆشیە بۆیە ئەمە قۆناغێکی جیاوازە ئەگەر دوێنێ کانتۆنەکان واقعێک بوون تۆ کانتۆن لەبەر ئەوە کانتۆنەکان واقعێک بوو کە لە ڕۆژئاوا دووربەوانە لە دوای ئەم سەرکەوتنە قۆناغی تر لە شکلیشی فیدرالی بێ لەسەر شکلی شکل شێوازی سیستەمێکی تری حکومڕانی لەم ناوچەیە حکومڕانی خۆجێی دەستەبەر بکرێت کە ئەمیش دوای سەرکەوتنی داهاتوو زیاتر دەبێت بۆیە لە ڕۆژئاوا ئەمە جێگەی دڵخۆشیە کە ئەمڕۆ کورد لێوێن دەرێ یەپەگا ئەم سەرکەوتنانە یەپەژە بەدەست هێناوە لەگەر هێزەکانی فڕاتوانە کە جێگای ئێزگار دڵخۆشین چەتەکانی داعش هەموو شوێنێک لە پێشڕەویدان بەڵام بەرامبەر کورد لە پاشەوی و شکەت و ئەمەش سەرکەوتنێکە بۆ کورد ئەمەش کورد لە قۆناغی بۆ قوانێ ڕۆشتر من باسم کرد ئەوانەی کە ئەمڕۆ وڵاتیان لەدەستە ئەمانەی کە ئەمڕۆ 1950 کیلۆمەتر نمونەی لیبیام هێناوە نمونەی عێراق هێنا نمونەی ئەمە ئەم وڵاتانەی ترکە گەورەترین اقتصاد و شیان دەزە کە ناتوان وڵاتەکەی خۆیان بڕێکن کەچی کورد بەو هەموو دژمداری کردن و بەو هەموو سڕینەوە مێژوو بەو هەموو زومێک کەلی کراوە کەچی ئەمڕۆ کورد هەم توانای
خۆ بەڕێوەبردن و لەسەر قاز وەستان و بەرەنگاربوونی ئەم چەتانەی هەیە بنوونە چەتەکانی داعش دوێنێ قاعدە بوو ڕۆژ پێشتر بەعسەکان بوون هەموو ئەوانن کە لە ڕابردوو کوردیان وەکو ڕۆژێک بەنای ئەنفا ڕۆژێک بەنای ڕۆژێک چیمیابارانەکەی هەلبجە ڕۆژێک جنۆسایت ئەمێ ڕۆژە لە هەلبجە ئەمە لە شنگال هەموو ئەمانە بەسەر نەتەوەکەمان هاتووە بۆیە ئەمڕۆ کورد ئەمە لە مێش بۆت ئەوەیە کە ناکرێت لەگەر ئەم عقل نەخۆشانە تا سەر بەڕێوە بچێ بەڵکو دەبێت لەمەدو ئەبەرخۆدان و خۆراگری و ئەمانە بەردەوام بێ و ئەمی کە دەتوانین ئەم بەسەرکەوتنە زیاتر دەتەبەت بگرێ و خەرمانێک کە بە فیڕۆ نەڕوە خوێنی شەیدەکان بە فیڕۆ نەڕوە تەبایی و هەماهەنگی و هاوکاری یەکترە ئەمەی کە لە ڕۆژ ئاوا دوو قۆناغی زۆر گرنگە قۆناغێکیان ئەوەیە کە کورد ئەمڕۆ تێبینی وڵاتانی عەرەبی ئەمریکا ئەوروپا پشتگیریی ئێزگا زۆر معارەزەی سووریان کرد بۆ ئیتلافی سووری ئەو معارەزەی سووری بەڵام تەنانە نایانتوانێت گەورەترین بچووکترین شتێک بدەنە دەست ئەم وڵاتانەی کە وەکو هێزە میانڕاوەکان پشتگیری کراون بەڵام ئەمڕۆ کورد بە کەمترین دەعمی لۆجێتی سەربازی بێ یا هەر ئەو یەکتر بێ توانێتی گەوتی سەرکە دەبێت ئەمە دید و بۆچوونی وڵاتانی دنیای گۆڕی لەسەر ئەوەی کە کورد وڵات خەڵکێکە نەتەوەیە کە ئاشتی خوازە دژی تیرۆر و تیرۆرستانە و ئەمەش لە هەمان کاتیشدا نەتەوەیەکە کە دەتوانێت دیفاع لە خۆی بکە بەرگری لە خۆی بکە خاوەنی کەرامەت و ویژدان و بەرخۆدانە بۆیە ئەمە جێگەی بۆ فەخر و شانازی بۆ هەمومان بێگومان ئەم سەرکەوتنە لە داهاتوو هەم لە شکل و شێوازی خۆ بەڕێوەبردن دەگۆڕدرێت لە هەمان کاتیشدا لەبیرمان نەچێ ڕۆژ ئاوا ئەگەر تێبینی بکەین لە ڕووی ئابووری و سەتا پەنجای اقتصادی سووریا لەم ناوچەیە چ ڕووی احتیاتی نەوت باشترین و گەورەترین شێگەی نەوت احتیاتی تێدایە چ لە ڕووی بەرگومی کشتکاڵ و باشترین ناوچەی کشتتوکاڵی لە ڕووی گەنم و داناوڵە و پەمە و هەموو شتێک کە لەم ناوچەیە ئاوێکی باش تێدایە چەندین ڕووباری فوراتەوەوانە تێدای بۆیە لە داهاتوو دەتوانین هەم بخۆشیان خۆ بەڕێوە بن و توانای خۆ بەڕێوەبردنیشان هەیە و ئەم سەرکەوتنانەش وکە باسم کڕۆژ بە ڕۆژاتر دەبێت و ئەمڕۆ ئەوانن من لە زانیارەکانمان کە لە ناو ڕقا لە دوو ڕۆژی ڕابردوو خەڵکێ لە ناو ڕقا تووشی لە ڕاوچە هەڵاتن بووە هەندێک ماڵکە ئێستا لە ناو ڕقەوا دەگوارنەوە ئەمە ترسی چەتەکانی داعشە بەرامبەر با شەڕڤانانی کورد جێگەی دڵخۆشی و شەرەفمەندیە بۆ هەموو کوردێک زۆرجانە مامۆستا دەمێکیدا هێزین پێشمەرگەی ئەمبێژین پشتەوانیەکە گەلەکە ئەمبێژین مازن بۆ هێزین یەپەکێتکرد شەڕوانین یەپەکێتکرد ڕزگارکردن و ئازادکردنا کۆبانێ دوبینی ئەف پشتەوانیە هەگەر بەردەوام بە مەسەلەن گرێسپی و گەلک جهێندیên وەکی wê jî dernexa testandin yan heman demda wextê ku hêzên pêşmergeyî piştevaniya yepekekirî ku em bêjîn kobanê bi diristî bête azadkirin çend bû rêgek çend bû dilxweşgerek dafeekê mezin ku girêspî û gelek cihêndiyên wekî wê bêne azadkirin بێگومان ئەگەر کۆبانێ بشکاوە بکەوت بە مێژولەوانێ بنەوەی ئێستا شێوازیشتر بوو نە ئەو پشتگیریە هاوپەیمانان لەوێ بۆ شوێ بەردەوام دەبوو وەنە بۆیە ئەم سەرکەوتنی گەلک زەحمەت جیبیت حتا بێتە بە ڕزگارکردن سەرکەوتنی کۆبانێک کە بە بەشداری هێزی پێشمەرگەی کوردستان دوای ڕەزامەندی دەوڵەتی تورکەمە کارێکی ئێزگار باش بوو و بڕیاری هەرێمی کوردستانیش کە هێزی پێشمەرگە ڕەوان کە ئەمە کارێکی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەتەوایەتیوە لە ڕووی هاوخەمیمانە لە ڕووی مێژووە کە ئەمە کارێکی ئێزگار دروست بوو و کە لە هەمووی گرنگتریش بوو کە هێزی پێشمەرگە بەو چەکانێک کە بە چەکی قورس بەشداریان کرد بۆ هێز بۆ لەو کاتانی کە بەشداری کرد چونکە وەزعی شەڕوانان لە کۆبانێ زۆر خراپ بوو لەهۆی لە ڕووی کەمی ئیتاد و زەخیرەی شەڕ و وەزعیان لە شێوازێکدا بوو بەڵام کاتێک هێزی پێشمەرگە ئەم شەرعەتی پێدا لە ڕووی دووەلیشەوە بۆ شەرعەتێک کە زیاتر هاوپەیمانان بە شەرعی ببینین کە پێم وایە کارێکی ئێزگار باش بوو و خاڵێکی پۆزتیڤ بوو ئەم برایەتێشی کە ئێتا دروست کردووە و دەتوان بڵێم بەشداری هێزی پێشمەرگە لە کۆبانێ سەرکەوتەکانی ئێستاشە دەرەنجامی سەرکەوتەکانی ئێستاشە و خۆشەویستیی ئێزگار گەورەشی دروست کردووە ئەمەی کە ئێستا لە ڕۆژ ئاوا خۆشەویستیی ئێزگار گەورە هەیە بەرامبەر بە پێشمەرگە توان بڵێم ئەمە بەشداریە بوو کە لەوێندرێ و ئەم بەشداریش بۆ سەرکەوتن ڕۆژ بە ڕۆژ ئەگەر تێبینی بکەین کاتێک کە هێزەکانی پشتیوانی پێشمەرگە گەیشتە کۆبانێ هەم هێرشی چەتەکانی داعشان ڕاگەر لە هەمە کاتیشدا شەڕوانان یەپەگای یەپەژە دەستیان کراوە کە زیاتر لە ڕووی چەک و تەقەمەنی لە ڕووی معنەویەوە بۆ قۆناغێکی تر بۆی پێم وایە ئەو سەرکەوتنانی ئێستاش کە لەوێندرێ دەتوانین بڵێن دەگەڕێتەوە بۆ ئەم هەماهەنگی کە لە نێوان باشوور و
یان هێزی پێشمەگەی کوردستان و یەپەگە هەبووە لە ڕۆژئاوا کە کارێکی ئێزگارە زۆر باش بوو و ئەم سەرکەوتنەش کە ئێستا مەسەلەن لەم دوای ئەو گرێسی پیست و ئێتاش بەردەوامە کە لە چەند ڕۆژی داهاتوو سەرکەوتنی زیاتریش تۆمار دەکرێت من پێم وایە ئەمە کە ئێستا دەکرێت خزمەتێکی ئێزگار گەورە بە دۆزینێتەوە کەمان بە مێژوونێتەوە کەمان کە مێژوێکی پڕ سەروەری و پڕ زولم و بەرامبەر هەموو ئەم دەوڵەتانی کە لەم ناوچەیە و داهاتوویەکی نزیکیش بۆ کورد ڕوونتر دەبیندرێت چونکە ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا ئەگە تێبینی بکەین جارێکی تر زۆر زەحمەت بووە شام حکمی حمس و حەما و ڕۆژ ئاوا بکە بۆی کە یان شێوازی شتریان یان بتوانێت ئەم جارێ عەلەویەکان بۆ شێوازی ڕابرد و حکمی حمس و حەما و دەرئا بکەن بۆی کە چی بەم ناوچەیە کراوە 250,000 کەس برینی ئێزگار قوڵە لە جەستەی دەوڵەتی سووریا بۆیە کورد ئەم حزوریەی لێوێن دەرێ بتوانێت لە داهاتوویەکی نزیک لە ڕووی مادی و معنوی خۆی باشتر ئامادە بکە لە دەستوری داهاتووی سووریا لە ئایندەی سووریا لە ئایندەی نیزام سیستەمی حکومڕانی سووریا کورد پێگەی خۆی بەهێزتر بکە بتوانین لە دروستبوونەوەی دەوڵەتی سووری ئایندا چۆن کورد لە باشوور لە کوردستانی عێراق لە دروستبوونەوەی دەوڵەتی عێراقی پشتی شێری بەرکەوت لە نووسینەوەی دەستور کە باسم کرد لە سەرکەوتنی پرۆژە دەستور کە دەستوری عێراق ئێستا بۆتە ئەو دەستور هەموو شەیەکە هەیە و لە سەرکردنی پرۆسەی سیاسی ئەگەر کورد نەبایە من دەمێک کە دەڵێم مووسڵ دەست قاعیدە بوو دەست بەعسیەکان بوو بەڵام کورد احتفاظی پێکرد بەڵێ هێزێک پێشمەگەی کورد بوو و کوردستانیەکان بوون توانیان دیفاع لە ئەوە بکەن کاتێک لە بەغداشیان دەکرد بەڵام جێگەی داخە ئەم کێشەی ململانەی ناخۆیان نەبێ ئێمە حەڵ دەبێ و باشتر خۆشیان خۆیان حەڵکەن نە ئەمە خەمی ئێمە بزیاتر خەمی ئێمە با خەمی کوردستان بێ خەمی گەرانەوەی ناوچە ئازادکراوەکان بێ خەمی ئەوە بێ کە ئێمەش حەق خۆمانە لەو ناوچەی دەوڵەتمان هەبێ حەقی خۆمانە مافی چارەی خۆنووسی چۆن بڕێک لە مافی چاری خۆنووسی خۆمان دەدەین حەقێکی مێژووی حەقێکی نەتەوەی حەقێکی کەلتوری حەقێکە کە لە ڕابردوو زولمان لێکراوە کاتێک کەوا بڕیار وڵاتی مووسڵ ئێستفتا بکە بۆ دەوڵەتێکی کوردی لەم ناوچەیە زولمان لێکرا بەڵام ئێستا هەموو ئەوانە دەتوانین لە داهاتوو وردەوردا خۆمان پێ بگەینین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی علاقاتی دیبلۆماسیەوە بتوانین بەهێزکەین هەموو ئەم بابەتە گرنگانەی کە پێویستن بۆی کە بتوانین لە داهاتوویەکی نزیک حەقە مێژووی نێتەوەیەکانی خۆمان ئەلام بکەین و ڕابگەێنین کارێکە دەبێت بەردەوام بین و دەبێت تەبایی برایەتی خۆشمان پارێزین هەموو ئەوانەی کە دەیڵێم لە چوارچێک توانین کوکینی و ئەویش تەبا و برایەتی و هەماهەنگی و هاوکاری هەمومان چ لەگەر باکوور چ لەگەر ڕۆژئاوا چ لە ناو خۆشمان و خۆشمان بتوانین خۆمان جوانکەین با هاوکاری هەمانگەی یەکتر مامۆستا دوێ سەرکەفتنی داواک و چێبووی گرێسپی تاتا گوتن و دیارکردن و دەولەتە تورکیا هەر ڕێکێکا بیتەنیان ئەم بژین چەکدارێن داعش چوونە ناوە سنووری تورکیا واسان بژین خۆ قوەرتالکریان ڕەحا خۆ قوەرتالکریان باشە توتبینی تشتێکی ژێر بە ژێر یعنیش بنڤە و بێژن دەولەتە تورکی گەل هێزا چەکداریە داعش هەبیتن بۆ دژی کووردا تشتێکی وسڵە هەیەیان ئەم بژین ئەبەتنێ هەندێک کەسن سنوور بازاندینە و چوینە ناودا بەلکوندە جەرات وێنەیژیدا دەرکەوت یعنی هێزین چەکدارên داعش گەل هێزین تورکیا ئەم بژین لێک نێزیک بوونەکەەوە و حتا بەلکو لێک مرۆڤ بژیتن بەدڵکردنا تشتاژیت گەلێکدا هەبووە تبینی کو ئەvە ئیتیفاقات ژێر بە ژێر هەبیت دەوڵەتی تورک دەوڵەتێکە بۆ ئێمە کوهرێمی کوردستان زۆر گرنگە جیرانەتی ئێمە لەگە دەوڵەتی تورک چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی جوگرافیەوە کۆمەڵێک ڕابەتی گرنگی مێژوویی هەیە لە نێوانمان گرنگە بۆ هەرێمی کوردستان و لە ڕابردووش هەرێمی کوردستان سوودی وەرگرتووە لە دەوڵەتی تورک و دەوڵەتی تووشیش لە ڕووی اقتصادی و زۆر ئیسفادەی لە سوودی لە هەرێمی کوردستان گرتووە خۆی خاوەنی سیادە و دەوڵەت و کۆمەڵێک بیر و بۆچوون و بنەما خۆیەتی بەڵام ئەوەی کە خوێنەوەی ئێمە یان ئەوەی کە گوێبیش دەبین یان دەبینین لە میدیاکانی تورکی نەیتوانی ئەمە قەنەعاتێکی دەوڵەت هاونیشتمانانی خۆش وەکو تورکیش بێنی نەک کورد هاونیشتمانی خۆش بینی کە دەوڵەتی تورک لەگەر داعش توانێت یەکلای کاتەوە کە ئەمانە چەتەون تیرۆریستن یاساغن یا قاساغی نێودەوڵەتین ئەمانە پێم وایە بۆ دەوڵەتی تورک کە دعای بوون بە ئەندام لە ئیتحادی ئەوروپی دەکرد بوون بە لە ڕێی مافی مرۆڤ و دیموکراسی لە دەوڵەتی تورکیا و چکە دەوڵەت تووشی مؤسسەیەکی گەورەیە لە ڕووی دیموکراسیشەوە دەتوانین بڵێن مؤسسەیە دەوڵەتی تورک بۆی ئەوەی کە چەتەکانی داعش کە مرۆڤ کوژ و خوێن مژ و درڕندن ینی درڕندن بە هەموو شتێک درڕندن بە هەموو شێوازێک درڕندن دەوڵەتێکی جوانی و تورک نەدەبووە مەسەلەن بەڕێی خۆم وەکو شەخسی و ڕێی هەرێم ئەوەی کە میدیاکان دەبیندرێ ئەوەی کە میدیاکان دەدوێن
نەدەبوو دەوڵەتی تورک هەماهنگ بیان هەری کار بێت و ئەمەش بۆتە گومانێک لایەت حادی ئەوروپی چیتی ئەوروپا ئەمریکا چکە دەوڵەتی تورک ئەندامە لە ناتۆ هێزێکی گەورەیە و ئەم هێزەی کە لە ڕووی چەک و تفاق و قاعدی ئەنجەلێک ئەمانە هەمووی کۆمەڵێک حساباتی گەورە و مێژووی تێدایە ئەوەی کە لایەن ئێمەوە ئەوەی کە من باسشم کرد چەتەکانی داعش ئەم ڕۆژ نەبێ بۆ بەیانی لە ناو دەچن بەڵام شەرمەزاری بۆ هەر گروپێک و لایەنێک و خەڵکێکە کە پشگیری ئەم چەتانە بکات چونکە ئەمانە مرۆڤ نین ئەمانە دژ بە مرۆڤن ئەمانە دژ بە ئیسلامن ئەمانە دژ بە هەموو کولتوریەکەن هەچی شتی جوانی ئیسلامە لە مووسڵ شکاندیان هەچی مافی مرۆڤ قبول ناکە کردیان هەچی وجدانی ئینسان و مرۆڤایەتی قبول ناکە لە شنگال کردیان خوشک و کچەکانمان لە بازارەکان ڕقەوم ئەودا بۆیە ئەمانە دەبێت تێبگەن هەرچی بەنسبەت ئێمە وەکو کورد ئەمانە مرۆڤ نین دڕندەن و کوردیش لەم بەرەیە دژی ئەمانە دەبێت ئەگەر بە تەنیاش ببێنتەوە بۆیە پشگیری چەتەکانی داعش پشگیریە بۆ خوێن ڕێشتن زیاتر پشگیریە بۆ بێویژانی زیاتر ئەمە زیاتر لەسەرەوە بێت قسە ناکەین بەڵام ئەوەی کە پێویست دەکە بێلین ئێمە ئەوەی کە گرنگەوە وەکو کوردستان وەکو لایەنە سیاسەکان لە کوردستان بڕیارێکی گرنگ درراوە کە لە هەماهەنگین لەگەر هاوپەیمانی دژ بە تیرۆر دژ بە تیرۆرستان چ سەردەمی قاعیدە کە ئەمانە سەردەمی قاعیدە بەعسەکان لە ناو قاعیدە چ سەردەمی قاعدێتە ناو داعش هەموو ئەم چەتانە ئەم گروپانە دژ بە مرۆڤایەتن دژ بە مافی مرۆڤن خەتەرن لەسەر هەموو مرۆڤایەتی ئەم گروپانە ئەگەر بەو شێوازەی کە تدریبیان کرد و بەیانی بگەڕن بۆ ئەمریکا بۆ ئیسپانیا بۆ بەریتانیا بۆ فەڕەنسا بۆ هەموو ئەلمانیا خەتەرن لەسەر خەڵکەکە خەتەرن لەسەر کوشتنی خەڵکەکە لە ژیانی خەڵکەکە لەسەر خوێندەرگاکان بۆیە لە ناوچوونی ئەمانە ئارامی بۆ جیهان لە ناوچوونی ئەمانە ئارامی بۆ ئاسایشی جیهان چەند زووتر بتوانرێ ئەم چەتانە لەناو بردرێ بۆ عێراق بۆ تورکیا بۆ سووریا بۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتی بۆ جیهان بە شێوەیەکی گشتی ئاسایش و ئارامیە مامۆستا لانên siyasî li her çar parçeyên Kurdistanê divêdin çi helwîst hebîtin hem ber wê çendê ku ew sinûrên evrûkeb xwînê Kurda rizgar kirîn bijîn careka dî nekevne destê hîç layanekê da vêtin hemî Kurd çi bikin çi deng hebîtin bo wekî me jî wekî hemiya sinûrek hebîtin heker evrûkeb xwînê hate azad kirin dê çenda bi zehmet bîtin zîb zîb kevît ev destê hindekê dî da من وەکو باسم کرد کورد لە کوردستانی عێراق کوردستانی باشوور ئێمە کاتێککە دەێن سەر کۆمار ئەمە هەچ مافەچینەتەوایەتیمانە لە ئەنجومەنی وەزیران جێگری سەر وەزیران وەزیری خارجێکە پێشترکە هەمان بوو ئێستا جێگری سەرش مەرەوە من هەر چار پارچێک ئازم دێ ئەمانەی کە لێرە هاتووە ئەمە بە خەبات و خوێن و فرمێس هاتوو دەدەست بە خێر و سەدەقە نهاتوو دەدەست بۆیە خەبات لە ڕۆژ ئاواش ئەمڕۆ کە بەس بە پستی ئەم خاکە بە خوێن و فرمێسک پاچی دەکەنەوە لەستەکانی داعش و ئەمڕۆ لە ناو حەسەکە کە شەڕ و تەئەچەش شەڕە ئەمانە بە خوێن و فرمێسک ئەم شوێنانە ئازاد کراوە بۆیە لە ئایندەی سووریا ناکرێتەوە کورد پژێ بخەیت لە ئایندەی سووریا تۆ بتێ سووریەیەکی ئارام دروست بێت و سووریەیە کە لە سەرقاچی خۆی بوەستێ ممکنێ بێ کورد لە ڕۆژ ئاوا بتوێ دەوڵەتێکی تورک دەوڵەتی تورکیا کە ئارام و لە پێگەی دووەلی لە ئەنجومەنی ئاسایش لە دنیا لە ڕووی مافی مرۆڤ لە اتحادی ئەوروپی وڵاتێ بێ کە کێشەکانی وەرگرتنی اتحادی ئەوروپی نەمێنێ و قبولکری دەبێت کێشەکانی کورد چارەسەر بکە وەلێ عێراقیش کە باسم کرد عێراق ناتوانێت سەرقاچی خۆی بڕوە لە ڕابردووش کۆمەڵک نمونەمان هەیە سەدام حوسێن بە هەرچی چەکی قورسی دنیا هەیە لە کوردیدا ئەنفاڵی کردین چیمە بەرانی کردین جنۆسایدی کردین بەڵام سەرنجام حاکمەکەی کورد بووە بڕیاری لە سێدادایندا ئەمە مێژووە چاوچکۆر چیکە لە ڕۆمانیا بەڵام چی بەسات سەهاتوو چیکە لە ئەندۆناسیا بەڵام چی بەسات دیکتاتۆرەکان ئەوە قەزافی ئەوە بەشار لە داهاتووی نزیک ئەوە لە مسر ئەمە لە هەموو دیکتاتۆرانەی کە ئەو سەدام چیان کرد لە بەڵام مێژەکانیان بەکوێ گەیشت بۆیە ئەمە واقعەکە کورد کە لە ڕابردوو زولمی لێکراوە هەرچێ کرا بەڵام نەتەوەیە کە نازانین تەسلیم بوون و ترس و تۆقاندن چییە و ڕابردوو شاهدی ئەممان بۆدا و لە داهاتووش کاتێک کە باسی ئەوە دەکەین لە ڕۆژ ئاوا ئەمڕۆ کورد پێشەنگە لە سەرکەوتن و لە شکانی چەتەکانی داعش و بەیانی بێگومان لەگەر هێزەکانی تری فرات و ئەو هێزانی تری سوپای ئازاد
زیاتر یەکدیگر دەبن زیاتر توان هەماهەنگێکتر بکەن بۆ زیاتر پێشکەوتن و پاکردنەوەی هەم چەتەکانی داعش هەم چەتەکانی ڕژێمەکەی بەشار سۆچان مامۆستا دایمە بەرەف دیمەهایکی بەچوو هەکەر جەنابێتە پەیڤەکە دیمەهایکە بیت و شەیکەرە بکەی سوپاس بۆ بەنامەکەتان بێگومان ئەمە کە گرنگە ئەمڕۆ سەرکەوتن بۆ ئەمڕۆ کوردستان و کوردستانیان لە هەر شوێک بن قۆناغی پێشۆچوون و قۆناغی ئێستای جیهان گۆڕانی بەسەد هاتووە بۆیە کە ئەگەر لە ڕابردوو ئەم سنوورانە بە زولم و زۆرداری بەسەرماندا سەپێنران بەڵام ئەمڕۆ کە بە خوێن جای دەکەنەوە بێگومان لەو بەیانی ئەم سنوورانەی کە دوێنێ بەسەرماندا فەرزکران کە ئەمڕۆ بە خوێن لە ناوی دەبین دەبێت ڕێز ئەمە بگرین وەردەهاتووی لە ڕۆژڵاتی ناڕۆز ئەم گۆڕانکاریانە ناتوانین لە ئایندەیەکی نزیک ئارامی هەبێ بێ بەژاریکردنی کورد و بێدەت بەرکردنی مافەکانی کورد چ دەڵۆت بێت ماف چارە خۆنوچین بێ چار چوایە لە هەر چوارتەیەک بتوانین قەنەعاتی کرد و بە پێی شێواز و شکلی ئەم دەڵۆدەی کە تێدا دەژی بۆیە قۆناغی داهاتوو بۆ کورد قۆناغی چارەجند و ساز و گرنگ و سەرکەوتنە مامۆستا و زۆر بەڕێز هەمێ هەرێم کەمال ئاغا زۆر سپاس بوو جەنابێتە کوتمێوان بووی کەلمە ڕوونشتن گەلتەجێ سەرفەرازی و سەر برن زۆر سپاس بەلێ بینەرن هێژا و خۆشتوی بێ چەندێم گەشتە دیمەهایکە خەلک ئابروکە یا بەرنامەی هەوای ڕۆژانە ئێوارە بادینان هیویا مناوام شەوین پیچە خزمەتە هەوایین هێژا و خۆشتوی بکەین تامۆین و خەلکەکە دیێوی بەرنامەی ژێر چاودێریە خدای مازن دابن بخەدرەوە